سڵاوتان لێبێت لە پاڵ مۆندیال هەموو چاوەکان لەسەر سویسران. جەیدی ڤانس جێگیری سەرۆکی ئەمریکا و تیمێکی دانوستانکاری واشنتۆن لە هاوینی هەواری بۆرگنیشتاک لە سویسرا لەگەڵ شاندی کۆماری ئیسلامی ئێران کۆبوونەوە. ئەم کۆبوونەوەیە یەکەمین گەڕی دانوستانی ڕاستەوخۆی هەردوو وڵاتە بۆ گەشتن بەڕێکەوتنی کۆتایی و کۆتایی هێنان بەو جەنگەی کە ئێستا هەیە. ئەوەش پاش بڵاوبوونەوەی یاداشتێکی لێختێگەشتنی چواردەخاڵی لە ڕۆژانی ڕابردوو. بۆ قسە و توێش لەسەر ئەو پرسە دەچینە نیویۆرک بۆ لای توانە نەقی نێردراوی 1964. توانە سڵاوت لێبێت لە ئەمریکا قسە و باسەکان چین لەبارەی ئەو دانیشتانە و ئەو لێک تێگەشتنەی کە لە نێوان تاران و واشنتۆن سپاس بۆ تۆ وریا. یعنی ئەوەی کە هەبوو لە بەیانیەوە چاوی هەموو میدیاکانی جیهان نەک تەنیا ئەمریکا لەسەر سویسرا بوو، لەسەرەوەی کە ئایا واژۆکردنی یاداشتنامەی حەقیقی لە نێوان ئەمریکا و ئێران بە نێوەندگیری پاکستان دەگا بەکوێ. بەڵام ئەمە هەرزوو یعنی کاردانەوەی بەدواهات. میدیا ئەمریکەکان باس لەوە دەکەن کە ئەمە ئەگەر ئەم لێک تێگەشتنش واژۆ بکرایە ئەوە تەنها بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە بوو، لەبەرەوە لە ڕاستیدا کۆمەڵێک لە خاڵە ئەساسیەکان لە نێوان ئێران و ئەمریکا هێشتا ڕێکەوتنی لەسەر نەکراوە، بۆیە چاوەڕە ناکرێت وەکو ڕێکەوتنێکی کۆتایی لە نێوان ئەم دوو وڵاتەدا تەماشا بکرێت. بۆیە میدیاکان لێرە باس لەوە دەکەن کە هێشتا بەشێک لە خاڵە بنەڕەتیەکانی ئەوەی کە پێویست بوو ئێران جێبەجێ بکات لە بابەتی پیتاندنی یۆرانیۆم، لە بابەتی بەرنامە ئەتۆمیەکەی، لە بابەتی موشکی بالیستی و درۆن و ئەوانەدا ئامادە نییە بیباتە سەر مێزی گفتوگۆ و ڕێکەوتنی لەگەڵ ئەمریکا لەسەر بکات. بۆیە هەموو چاوەکان لەسەرەوە بن و ئەوەی کە ئاشکرا بووە لە ئەجوایی کۆبوونەوەکەدا دوای 80 دقە لە کۆبوونەوە لە نێوان وەفدی هەردوو وڵاتدا کۆبوونەوە کۆتایی پێهاتووە، دوایی کە هەستاون بەهۆی هەڕەشەکانی دۆناڵد ترەمپ بەیانێکردی وەفدی دانووسانی ئێرانی شوێنەکان ئەسڵەن بەجێهێشتووە. زۆر باشە توانە وەک خۆت بینیت شاندی ئەم دوو وڵاتە لە سویسرا ئامادە نەبوون تەوقە لەگەڵ یەکتری بکەن و نەوێنەش بگرن. ئەم بمتمانەیە دەکرێت ببێتە هۆی ڕێکەوتن یان سوزانم ڕەنگە ببێتە هۆی تەقینەوەیکی گشتگیر لە هەر ئانوساتێکدا، چونکە جگەل لەوەی پرسی ناوەچی ئێران و تەنانەت موشەکە بالیستیەکانیش هێشتا لە چوارچەوەی ئەو یاداشتەی کە ڕێک ئەمە ینی یەکێک بوو لەو دیمەنانەی کە هەر زوو تەقیەوە لە ناو میدیاکانە، چی میدیای ئەمریکی چی میدیاکان جیهانەکان کە بەیانی یعنی لە ناو ئەو هۆڵی کە پێشوازی لە شاهباز شەریفی سەرۆکوەزیرانی پاکستان بۆ جەیدی ڤانس و بۆ شاندی ئێرانی کرا، حاڵەتێکی نامۆر ڕوویدا لەوەی کە جەیدی ڤانس ویستوێتی تەوقە لەگەڵ عێراقچی وەزیری دەرەوەی ئێران بکات، بەڵام عێراقچی هەرزوو لە دوای ئەوەی کە شاهباز شەریف دەبینێت ناچێت بەرەو ڕووی جەیدی ڤانس و ئەو تەوقەیە ناکەن و هۆڵەکەش بەجێ دەیەڵێت. هەندێک لە میدیاکان باس لەوە دەکەن کە ئەمە بۆ جەیدی ڤانس خراپ بووە وەکو سەرۆکی شاندی دانووسانکاری ئەمریکی لەوێ، یعنی نەیتوانیوە بگا بەوەی کە یەکەم دانیشتنیان بۆ ئەم ڕێکەوتنە بە شێوەیەکی فەرمی بە تەوقەکردن دەست پێ بکات. ئەمە یەکێک بوو لەو حاڵەتانەی کە نیشانیدا لە کاتژمێرەکانیدا هاتووە دیارە ئەمە ڕێکەوتنیکی کۆتایی نییە، چونکە هەر بەوە دەستیان پێکرد تەنانەت تەوقەشیان لەگەڵ یەک نەکردووە. ئیتر خوا ئەزانێت لەو کۆبوونەوە هەشتا خولەکێدا چی باسکراوە و چی وتراوە. ئەوەی کە هەیە زیاتر لە نێوان تاران و ینی چۆن دەڵی واشنتۆندایە ئیسرائیل لەکوێی ئەم ڕێکەوتنەدایە لە کاتێکدا کە دوێنێ بەهۆی پێشەرکردنی یەکەم خاڵی ڕێکەوتنەکە لەلایەن ئیسرائیلەوە کە هێرشکردی بۆ سەر باشووری لوبنان ئێران دەری هورمزی داخست. ئەوەی سەوباسەکان لەسەر ئەو بابەتە چین؟ ئەوەی کە لە زانیاری ڕۆژەکانی پێشوش باسم کردووە، یعنی ئیسرائیل بە فەرمی حکوومەتی ئیسرائیل بە فەرمی وتوێتی من بەشێک نیم لەم ڕێکەوتنەی کە لە نێوان ئێران و ئەمریکا دەکرێت و تەنانەت لەگەڵیشی نیم. بۆیە هێرشەکانی ئەوەی کە دوێنێ بینیبان هێرشەکانی بۆ سەر باشووری لوبنان هێشتا هەر بەردەوامی هەیە و ئێرانی شەکێک لە خاڵە سەرەکیەکانی بۆ بابەتی ڕێکەوتن ئەوەیە کە هێرشەکان بۆ سەر لوبنان بوەستێنرێ. من لە ڕۆژنامەی نیویۆرک تایمز بابەتێکی دوور و درێژی لەسەر ئەم ڕێکەوتنە بڵاو کردوێتەوە کە دەڵێت هێشتا ڕێکەوتنەکە جۆرێک لەوەی کە لەرزۆکە لەبەرەوە لەسەر خاڵە بنەڕەتیەکان ڕێکەوتن نەکراوە. باسی ئیسرائیلیشی تا کردووە. لە باسی ئیسرائیلدا دەڵێت ئیسرائیل باشکرا دەڵێت من لەگەڵم ڕێکەوتنە نیم و هێرشەکانم بۆ سەر لوبنان ناوەستێنم، لەبەر
ئەوە ئامانجمان هەیە لەوێ دەبێت ئامانجەکانمان بەدی بێنین بۆیە میدیاکانیش باس لەوە دەکەن هەتا وەکو ئیسرائیل نێتە ژێرباری ئەوەی لەگەڵ ئەمریکایانی متفق بێ لەسەرەوەی ئەم ڕێکەوتنە بکرێت هیچ چاوەڕوانیەک نییە لەوەی کە ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران بەبێ ئیسرائیل بچێتە سەر و کۆتایی پێبهێنرێت. زۆر باشە توانە با کۆتا پرسیارم ئەوە بێت ئەو دژیەکیەی لە لێدوانی سەرکردەکانی ئەمریکا هەیە لەلایەک هەڕەشەکانی دۆناڵد ترامپ بۆ وێرانکردنی ئێران و وەرگرتنی باجینەوت و لەلایەکی دیکەشەوە بانگەشەی جەیدی ڤانس بۆکردنەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ تاران لە پاڵ ئەو کەشە سارد و بێمتمانەیەی کە لە کۆبوونەوەکانی هەردوو شاندەکەدا دەیبینین لەلایەک تەوقە نەکردن و لایەکی دیکە وێنە نەگرتن چۆن دەتوانێت متمانە دروست بکات و دانوستانەکان بەرەو سەرکەوتن ببات و ئەو دۆخەی کە هەیە بۆ ئاشتی بگۆڕێت. جا وریە ئەمە حاڵەتێکی تازە نییە بەنسبەت لێدوانی دژبەیەکی بەتایبەت دیوی ئەمریکی و بەتایبەت تر دۆناڵد ترامپەوە بەردەوام ئەم لێدوانە دژبەیەکانمان بینیوە بەتایبەت لە ئانوساتی نزیک بوونەوە لە دانوسانەکان دۆناڵد ترامپ هەمیشە لێدوانی دژبەیەکی داوە ئەگەر سەیری بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوەیە پێش ئەم کۆبوونەوەیە بکەین جەیدی ڤانس زۆر بە ئاشکرا وتی سەرۆک ترامپ وتویەتی پەڕەیەکی تازە بکەنەوە لە کۆبوونەوەکان لەگەڵ ئێرانداوە وتی ئەو ئامادەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێراندا لەپاڵ ئەوەدا ئەم بەیانێ لێدوانەکانی دۆناڵد ترامپ تەقینەوەیەکی گەورەی لە شەقامی میدیایی و ڕووماڵکردنی ئەم دانوسانانە دروست کرد لەوەی کە باسی لەوە کرد کە ئێران بە تەواوەتی لە ناو دەبات و ئەگەر بێت و ئێران بە گەروی هورمز دابخاتەوە ئەسڵەن ڕێگا نامێنێ شاندەکەیان بگەڕێنەوە ئێران و ئێران دەتەقێنێتەوە و باسی لەوەش کرد کە بەکرانەوەی گەروی هورمز ئەوان باج دەخەنە سەر 120 ڕۆیشتنی نەوت و دەستی بەسەرادەگرن لە گەروەکەوە ئەم لێدوانە و ئەم هەڕەشانەی دۆناڵد ترامپ ینی جەوێکی وای دروست کرد کە هەر زوو قەناعەت بەوە نێنی کە ئەم ڕێکەوتنانە دەگەنە بنبەست و ئایندەیەکی ڕوونی دەبێت بەنسبەتەوە دوو وڵاتەوە. توانە پرسیارێکی تریشم بۆ دروست بووە ینی باشوارچەوەی یاریەکانی مۆندیال ینی بە هەر قسە و باسەکان لەسەر ڕێکەوتنەکە و کۆبوونەوەکان نەبێت ئێستا ئێران لە ناوخاچی ئەمریکادا لە بەردەم ئاڵنگاریی گەورەدایە کاتێک هەڵبژاردەی نیشتیمانی وڵاتە ئەم شەو دووەم یاریخۆی لە مۆندیال بەرامبەر بەلجیکە ئەنجام دەدات و یاری یەکەم بە یەکسانبوون کۆتایی هاتبوو خاوەنی خاڵە ئایا ئەوەی کە تۆ دەیبینی کەشوهوای مۆندیال بە تایبەت بۆ ئێرانیەکان و هاندەرانی ئێران چۆنە ئایا دەنگ و باسەکان لێ بۆ ئاراستەیەن کە ئێران بتوانێت لە ناوخاچی ئەمریکادا سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر بەڵێ وریا ئەگەر بیرتان بێ پێشتریش من باسی ئەوەم کرد کە چی ڕەوشێنێک بۆ هەڵبژاردەی ئێران کە بەشدار لە مۆندیال لە ئەمریکا گیراوەتە بەر چ لە دەوری یاریگاکان چی لە ناو یاریگاکان چی لە ساتی یعنی ئەتەنانەت بۆ هاندەرانی ئێرانیش یا ئەوانەی کە دژی ئێرانن ئێستا ئێران ئەمڕۆ کاتژمێر دە بە کاتی هەرێمی کوردستان یاری دووەمی خۆی بەڕێوە دەبات لەگەڵ بەلجیکا یاری یەکەمی لەگەڵ نیوزیلەندا ئێوە دەزانن کە دوو گۆڵ بەرامبەر بە دوو گۆڵ بوو یەکسان بوو توانی یەک خاڵ لە مۆندیال وەربگرێت ئێستا یاری ئەمڕۆی لە لۆس ئەنجلۆس ستادیۆم بەڕێوە دەچێت وەک باسم کردووە جیاواز لە هەڵبژاردنەکانی تر کاتێک ئێران یاری دەبێت ڕێوشێنی ئەمنی زۆر تند دەگیرێتە بەر ئەوەی کە ئێمە بە دوواداچوورمان بۆ کردووە ئێستا لە لۆس ئەنجلۆسیش کە کاتژمێرەکانی نزیک بوونەتەوە لەو کاتژمێرانەی کە ئیتر ئێران یارەکەی دەست پێ دەکات بەرامبەر بەلجیکا ڕێوشێنی ئەمنی توندە دەرەوە یاریگاکە لە ناو یاریگاکە لەو هاندەرانەشی کە ئامادەن تەماشا یاری ئێران بکەن بۆیە ئێران تەحەدیەکەی ئەمڕۆ دوو جارە جارێکیان لە دانوسانەکان کە هۆڵەکەی جێهێشتووە جارێکیشان لەوەی کە ئایا ئەمڕۆ ئەم یارێ بباتەوە بە ئەگەری زۆرەوە سەردەکەوێت بە قۆناغی داهاتووی مۆندیال. زۆر سپاس توانانەقی نێردراوی 964 لە نیویۆرکەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ تۆ وریا سپاس.